تابلوی خانمێک کە ئامێرێکی مۆسیقی لە دەستایە و با جلێکی ڕەسەنی کوردیەوە کێکێک لە بەرنامە تایبەتەکانی مانگی شەشی پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە لە سەرچنار سازمان کردبوو ئەو پرۆگرامە خاتونێکی شێوەکار تایە بەشدار بوو و ئەو تابلۆی لە درێژەی پرۆگرامەکەدا کێشا و لە دواییدا بەم تابلۆیە بەشداری کرد لە چواردەمین دیداری نێودەوڵەتی هونەر و داهێنان لە وڵاتی میسر و توانی سەرنجی هەموو ئەوانەی ئەوێ بۆ لە ئەو تابلۆیە ڕابکێشێت و کە تابلۆکە لە پرۆگرامێکی ڕۆژێکی نوێدا کێشا بووی ئەو شێوەکارە خاتوو جوان باقیە کە ئەمڕۆ لە ستۆدیۆی ڕۆژێکی نوێ لامان میوانە. خاتوو جوان سڵاوە لێبێت و بەخێر بێت. زۆر بەخێر بێ خاتوو جوان، دەستخۆشیت لێکەین، سپاس بۆی کە خۆت هەروەکو خاتونێکی زۆر ئەکتیڤ و زۆر لە کارەکەی خۆتە هەوڵەیت کە زیاتر بابەتە ڕەسەنایەتیەکان زۆر خزمەتی پێنجێنی شاکە ڕێز و خۆشەویستیمانێ بۆیە من لە نزیکەوە ئەمەش بڕوانامەکەتەکە بەدەستێنەوە لە نزیکەوە ئاگاداری کارەکانتم هەم لەوەی کە ماوەیە لەمە پێش لە مۆزەخانی نیشتمانی ئەم نەسوورەکە لە مەراسیمێکی تایبەتە ئەوە من بەڕاستی هەمیشە لە پرۆگرامەکانمانە زۆر گرنگی بۆ بابەتێم کە بەرهەمی خۆمان بەرهەمی هونەرمەندانی خۆمان خەڵکیی باش و مامۆسایانی ئازیزی خۆشەویست لەوێ بتوانن بەرهەمەکان بکردنەوە کە ئەمە جێگەی دڵخۆشی و بەڕاستی من کە بینیم زۆر دڵم پێی خۆش بوو. بەڵام باجارێ بێژگە باسیەوە بکەین باسی بەشداریکردنی تۆ بکەین و چۆن توانیت لە ڕێگەی ئەم تابلۆیەوە بتوانین ئەو خەڵاتە بەدەست بێنیت. سەرەتا سوپاسدانەکەم، سوپاس بەوە دەرفەتە بۆ جاری دوم لە بەرنامەیە سوپاسدانەکەم. چۆنیتی بەشداریکردنم بۆ ئەم جاران تەمان من دووهەم جارە بەشداری پێشانگای نێودەوڵەتیەکەم لەگەڵ ڕێکخراوی مولتەقای مبدعین بۆ هونەر و داهێنان جاری دووەمە بەشدار بووم. ئەم جاران پێم خۆش بوو تابلۆیەکی کوردی بێت، یعنی کولتوری خۆمان بە وڵاتان بگەێنین. ئینسان ناتوانێت نکۆڵی لەو کللتورە بکا کە تایە ژیاوە، لەو جوگرافیا بکا کە لێی لەدایک بووە، لەو پەروەردەی کە پێی پەروەردەکراوە. ئێمەش لەسەر کللتور و فەرهەنگ و زمانی کوردی پەروەردەکراوین و بێگومان بەلاشمانەوە گرنگە کللتورەکە خۆمان هەموو وڵاتان ببینن. بە خۆشحاڵیەوە مانگی شەشی ئەم ساڵ لەگەڵ بەڕێستان لە سەرچنەر ئەو تابلۆیەم کێشە. لەبەر ئەوەش بوو کە ستایلێکی کوردی جوان و ڕەسەن بوو بۆیە ئەو تابلۆیەم نارد. بە خۆشحاڵیەوە جێی سەرنجی لیژنە و میوانان و هونەرمەندانی بەشدار بووش بوون. تەمان پێشانگاکە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و بیانی ئامادەکاری بۆ کرابوو. سەرۆکی ڕێکخراوی مولتەقای مبدعین دکتۆر عەبدولناسر سعدانی من لێرەوە سوپاسیەکەم بانگێشنامەی بۆ ناردەموتی پێمان خۆشەکە بەشدار بیت، جاری پێشتر بەشدار بوویت و تابلۆکە جێی سەرنج بوو ئیشەکانت جوانن حەزەکەین بەشدار بیت. بە خۆشحاڵیەوە ئەمەم بۆ نارد هەرکە بۆم نارد لەوێ تۆزێک حەفەسانی پێوە دیار بوو. باسی تابلۆکەی کردی شتێکی زۆر جوانە و ئەمە چییە و باسم بۆ کرد ئەمە نەریتێکی کوردی خۆمانە، سەرپۆشێکی سرکەی خۆمانە و میوزیک و خانمانی ئێمە کە زۆر بەتوانان باسی ینی ئەزمموی خانمانی خۆمان و داهێنانی خانمانی خۆمان دەست ڕەنگینیان ئەوانم بۆکردن زۆر پێی معجیب بوو. بەڕاستی سوپاس بۆخوا توانیم تابلۆکەم باشترین ئاست تۆمار بکە لە پێشانگاکە. زۆر باشە. تا چەند گرنگە کاتێک کە لەم پێشانگایانە یاخود لەم دیدارانەدا کاتێک کە بەشداری ئەەکەی دەنگی خانمانی خۆشمانە گەێنیت بێوەکو خۆت ئێستا ئاماژەت پێکرد کە ئاماژەت بەوە کردوەلوی کێمە چەندین خانمی دەستڕەنگینمان هەیە، چەندین شێوەکاری دیکەمان هەیە، تا چەند گرنگە خانمانی کوردیش لەم دیدارانە بێبەش نەبن. بە دڵنیاییەوە زۆر گرنگە، لە هەمووشی گرنگترەوەیە کە ئەو بارودۆخەی کە خۆمانێتیان ینی خانمانی کورد تایە ژیاوە و پێدا تێپەڕیوە کە بگەێنینە وڵاتانی تریش جیا لەمەش کللتورەکەی خۆمان لە پێش هەموویەوە. بە دڵنیاییەوە زۆر گرنگە. زۆر باشە، زۆر کاتە بینی ئەنیێسا بۆ نمونە ئەم تابلۆی تۆ چەندی خوێندنەوەی جیاوازی بۆ بینی کە خانمانی کورد توانایەکی زۆر باشیان هەیە لە بواری هونەرە لە بوارەکانی ترا و بە خۆشحاڵیشەوە ئێستا جورئەتێکی ویان تا دروست بۆ خۆشیەکێکی لەو خانمانە. ئێمە دڵخۆشە بین بۆی کە بتوان خانمان هەمیشە پێشەنگ بن لەوەی کە کاری باشتر و کاری داهێنان بکەن. بۆ پێشانگایەکی نێودەوڵەتیش چەندین هونەرمەندی بەناوبانگ لێ بەشداری خوێندنەوەی جیاوازتری بۆکەن. یعنی زۆر جار لەوانەیەمە چەندین کچی گەنجیمان هەبێت بەهرەیەکی جوانی تیابێت بەڵام نەتوانێت و بەهرەیەدا ببڕێت، دەرفەتی بۆ نەڕەخسا بێت. یعنی ئەمانە چەندین خوێندنەوەی جیاوازە بەدەر لەوەی کە تۆ جلێکی کوردی خانمێکی کوردی بە پێشانگایەکە ناسێنی.
فیدباکی ئەو هونەرمەندانی لێ بوون بۆ تۆ بۆ هونەری کوردی بۆ تابلۆکەت چۆن بوو؟ زۆر پەرۆشی ئەوەن کە سەردانی کوردستان بکەن و لێرە کاری هاوبەش بکەین. فیدباکی ئەوان ئەوەیە کە حەزەکەن هەم سروشتی ئێرە ببینن و هەم کللتوری ئێمەش ببینن. من ماوەی پێشوش سمپۆزیۆمێکمان ئەنجامدا لە پێنجوێن. طبعا کۆنتاکتی بەردەوامم لەگەڵ هونەرمەندانی وڵاتی میسر هەیە. هەر چالاکیەک هەر شتێک ببێت لە کوردستان کە جێی سەرنج بێ و جوان بێت بە دڵنیایەوە بۆیان ئەنێرم. گرنگ نییەکێ ئەنجامیە، گرنگ ئەوەیە کە ئەوانش ئاگادار بن. جابانگێشانەکەی بۆ سلێمانیان بۆ پێنجێت ئەویان جارە بڕیارە نەداوە. بەڵام زۆر پەرۆشی ئەوەن کە بێنە کوردستان و بەتایبەت ڤیدۆی سمپۆزیۆمەکە کە بینیان زۆر سروشتەکان زۆر بەلاوە جوان بوو. حەزیانە کرد کە ئەوانش لەو سروشتە کارێکی سمپۆزیۆم بکەین بە هاوبەشی کاری هاوبەشمان هەبێت لە کوردستان. ئەوەش جێی دڵخۆشیە بەڕاستی. من بە دوو جار بەشداری کردن مەتوانم بڵم بە دوو تابلۆوەم لە هونەرمەندانی ئەوان ئەوێ کردووە کە زۆر پەروشی سروشت و کللتوری ئێمە ببن و حەزکەن سەردانمان بکەن و حەزکەن کاری هاوبەشمان لەگەڵ بکەن. زۆر باشە. خاتر جوان، من لە نزیکە و ئاگادارم کە بەشداری چەندین پێشانگای ناوخۆییشت کردووە. پشتگیریکردنی تۆ وەکو شێوەکار یاخود هەر خانمێکی دیکە تا چەند گرنگە ئەوەنەی کە من ئاگاداریشم کە پشتگیریەکی زۆر باشیشت ئەگرێ. پشتگیری ئەگەر تەنها بە وشەیەکیش بێت تا چەند گرنگە بۆ ئێوە بۆی کە بتوانن زیاتر هاانتان بدا لە کارەکەتان بەردەوام بن. بەدڵنیای و پشتگیریکردن بۆ هەموو بوارەکان زۆر گرنگە، بەتایبەت بۆ خانمان و بۆ بواری هونەری زیاتر گرنگە. ئەتوانی بڵێ متمانە بە خۆبوونێکی زیاترت لا دروستەکە دوات لێکە کە زۆر زیاتر متمانەت بە کارەکەت هەبێت، متمانەت بە خۆت هەبێت و متمانەت بەوەش هەبێت کە ئەو هەنگاوی ئەینێت سەرکەوتو ئەبێتیایەوە ئەشتوانی داهێنانی تیا بکەیت. من ئەگەر بە پشتیوانی خێزانەکەم و بە پشتیوانی هاوڕێکانم نەبووایە بە دڵنیاییەوە لەوەچێت هەر سەرکەوتنم بەدەست بێنە، بەڵام بەم شێوەی ئێستەنا. هەر ڕۆژی هەینیش بوو کە لە سەرچنار بنێ سایبینین لە دیمەنەکانە 16 بوو کە بەڕێستان هەر لە ناو سروشتە جوانەیە ئەوە خۆتی ئەزەگەم زەوت تابلۆکەیە کە هەرخۆشی بەجلێکی کوردیەوە. ڕاستی و سروشتە جوانی سەرچناریش کارێکی باشتر و جوانتر کەمە دەستخۆشی لێکن کە لەوەی ئەو کارە لەوەیە کە دەست پێکرد وازنێ ناتا تەواو کرد و توانیشێ لە ڕێگەی ئەم کارۆ نازناو بەدەست بێنیت. ئەمە جێگەی دڵخۆشیە. باسێکیەوە بکەین بۆ نمونە بۆ شاری پێنجوێن خۆ دایما هەمیشاڵی ئەو شارە بێ ئاوادان کرێتەوە، ئەو شارە بێ جارێکی تر ڕۆحەتێکی هونەری زیندوی تیا بێ پێشانکای تیا بکرێتەوە. بێگومان منش بینم کە خەڵکانێکی زۆر حەزەکەن پشتگیریت بکەن، یعنی بۆی بتوانیت بۆ زیاتر پێشانگا شتەکان لەبێت تا چەند هونەرمەندی وەکو تۆ خانم هەیە کە بیانەوێ کار بکەن دەرفەتیان نەبێت تۆ بتوانی لەگەڵ خۆتا بەشداریان پێ بکەی یاخود دەدی خۆمان لە ڕێو شوێنەکەی پیشان بێت بۆی کە بتوانێت ئەویشکاری باشتر بکات. بە دڵنیاییەوە پێنجوێنیش هونەرمەندی بەتوانەمان هەیە. ڕاستە بە پێویست نەهاتوونەتە ناو بوارەکەەوە، بەڵام ئەزمونێکی وایان هەیە ئەگەر دەستیان بگیرە هاوکاریان بن زۆر بەتوانان ینی توانان زۆرە. من هەمیشە هەوڵی ئەوە ماوە زۆر لەگەڵ خانمەکان نزیک ببمەوە، پەیوەندیشم باشە لەگەڵیانە. ئەوەشی بە من کرابێ کەم تەرخەمی ناکەم کە ئینشەڵڵا دەرفەت هەبێت زیاتر پشتیوانیانە بم. پرۆژەی باشتریشم هەیە بۆ پێنجوێن، ئەوە بە هاوکاری هەموو لایەکی هیوادارم لێرەوە هەر کەسێک کە گوێ لەمانە هاوکارمان بێ پشتیوانمان بکە ئێمە بتوانین ئەو شارە لە ڕووی هونەرەوە لە ڕووی چۆن بڵێن پێشتر پێنجوێن ئەگەر لە شارەکانی تر لە پێشتر نەبوو بێ کەمتر نەبووە لە بواری هونەریە کەسایەتەکانش کە لەو شوێنە هەڵکەوتون ینی شایەتی ئەوەمان بۆ ئەدەن. من بەنیازم لە داهاتوە گەلەریەکی هونەری بنیاد بنێم لە قەزای پێنجوێن بێگومان و بە بەردەوامی نەک بڵێم هەموو ڕۆژێک نارێت قەزا و ناحیەکان چونکە چالاکی کەمیتیاکرێ، بەڵام هەر لانەی کەم وەرزانە ئێمە لە هەر وەرزێکە 3 مانگ جارێک بێت 6 مانگ جارێک بێت شتێکی وە پێشانگامان هەبێت ینی دیداری هونەریمان هەبێت لەو قەزایە. ئەمەش هەنگاوێکی باشە بێ بۆ هاتنە پێشەوەی هونەرمەند گەنجەکانی ئەوێکە بێنە بێگومان گەنجەکانی تریش بێنە ناو بوارەکەەوە ئەزمون وەربگرن شارەزایە زیاتریان هەبێت. من ئەزانم ئەو قەزای کە خۆم لێ ژیاوم تەوان
پێشتریش ئەوم باس کردووە ئەو کاتانەی کە من لەوێ تابلۆمە کێشا بۆ من زۆر دژوار بوو بۆ تیوبێکی ڕنگ بۆ فڵچێکە وا باتمایەتە سلێمانی بگەڕامایەتەوە خۆشبەختانە ئەمە تا ڕادێکی باش ئاسانکاری بۆ کراوە ئیتر ئێستا ڕێگەی ئۆنلاین هەیە داوای ئەەکەیت بۆت ئەگەیانن یان پەڕاوگەکان بیریان لەوە کردوێتەوە کەرەستەکانی وێنە کێشان کە بیان بێت بۆ ئەوەی ئەو کەسانی خولای هوەریان هەیە لە لای ئەوان بەدەستیان بکەوێت هەم فرۆشێکیشە بۆ خۆیان ئەمەم دروستبوونی گەلەریەک ناوەندێکی هوەری لە قەزایەکی وە بەڕاستی خۆم بە هەنگاوێکی گرنگی ئەزانم بۆ هاتنە پێشەوەی هەم پشتیوانی خەڵکەکە بۆ بواری هوەری هەم هاتنە پێشەوەی گەنجان بۆ ناو بواری هوەری زۆر باشە ئەمە بۆ دووەمین جارە بە تابلۆکانت بەشداری بکەیت لە فستیڤال لە وڵاتی میسر و بتوانێت خەڵاتی باشترین بەدەستبێنین لەسەر ئاستی تابلۆکانی دیکە ئەگەر ئەم تابلۆیانە نرخێکت پێ بدەن ئەیفرۆشیت بێگومان لە وڵاتی خۆمان هوەر نادژێنێ پێویستە کارێکی ترێتە بێت کە هوەرەکەتی پێ بژێنی من ئەگەر لێم بپرسن دڵم ناکە بفرۆشم بەڵام بۆ ئەوەی کە کاری باشتر بکەم پێویستم بەوە هەیە کە بیفرۆشم بۆ ئەوەی کارێکی باشتری پێ ئەنجام هەر ئەم کارش لە جیهانە ینی شتێکی زۆر ینی هوەرمەندی زۆر گەورەی شێوەکاری بە دڵنیاییەوە ینی تابلۆکانی بەڕاستی هەمووی ئەوێ پیخاتە بەردەم ئەوەی کە بیفرۆشێت ینی ئەم تابلوەیە کە توی فرۆشی بەڵام لە شوێنی کامێنێتەوە ناوی توی بە دڵنیاییەوە ئەوەش گرنگە ینی ڕاستەم تابلۆیە ئێستا بیفرۆشم چێتە شوێنێکی ترەوە ناوی من چۆتە شوێنێکی ترەوە هەر بۆ هەر تابلۆیەکەی کارەکەش ئەمێنێتەوە و ناویشت بڵاو ئەبێتەوە لە ماوەیەکی توانم بڵێم کەمە بەڵامی تر هەندێک جارڵە ئاها چۆن بەرهەمە هوەریەکان بە تایبەت نووسەر و شاعیرەکان ئەو شێ زۆر بەکارێنن وەکو جگەرگۆشەی خۆی سەیریەکات منەگەر بیفرۆشم یەکەم بەرجەمەوەی کە هیچی لێ نێت خۆی هەب مافی خۆشتە ینی بەتەئکید ئەو کەسەشی کە تابلۆی بەدەسەبێت پارێزراوە بە شێوی پارێزێ من حەزەکەم باسێکیەوەی مۆزەخای نیشتمانی ئەم نەسوورەکە بکەینەوە مەراسیمە چی بوو ینی لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش بڵاو بۆ ینی یەکێک لەو مامۆستا بەڕێزانە کە خۆی هەستا بە شانازیەوە باسی کرد کە من حەزەکەم ئەم تابلوێ لەم خاتونە بکڕم چکە ئەو گرنگی بە هوەرەکەی توێیاوە بۆیە حەسی بۆ کردووە پێم خۆشە باسی چۆمان بۆ بکەین ئەو زیادکردنی ئاشکرایە کەم جارە لە کوردستان زیادکردنی ئاشکرا بە تابلۆی هوەرمەندانی کوردەوە بکرێت سەرەتا کۆمپانیا هاواری فیلم مامۆستا هاوار مستەفا خان پێشنیاری ئەوەی بۆ کردم کە تابلۆیەک بکێشین و ساڵی ئایندە لە خولی سینەمای ڕۆژی سینەمای کوردیا ئێمە بخەینە زیادکردنی ئاشکرا و بفرۆشین کە ساڵانە دیدارێکی سینەمای سازەکرێ بە ڕۆژی نۆینۆ بە ڕۆژی سینەمای کوردی تابلۆکە وتم زۆر باشە بەڵام چ تابلۆکە داواکراو بوو ینی وتیان یەڵماز کۆنێک کە ئەکتەرێکی کوردی باکوورە بە خۆشحاڵیەوە تابلۆکەم کێشا و وتم زۆر ئاسایە و زۆریشم پێخۆشە چونکە ئەو من خەونی مناڵیم بووە ینی بە مناڵش کاتێک کە سەیری فیلمەکانمە کرد ئەم بینی زیادکردنی ئاشکرا بە تابلۆیەکی هوەرمەندێکەکرێ ینی جۆش و خرۆشێکی زۆر تایبەتمە بووە و هەمانەوە حەماسەتەم هەبوو کە ئەوان لەو ئیڤنتەیە دانیشتن تابلۆیان ئەفرۆش لە زیادکردنی ئاشکرا دواتر تابلۆکە لە زیادکردنی ئاشکرا نمایش کرا و فرۆشرا بە خۆشحاڵی و مامۆستا محەممەد ئەمین پێنجوێنی بووە خاوەنی تابلۆکە کە جێ شانازیە بۆ من و زۆر گرنگە ئەوەش بڵێم کە مامۆستا محەممەد ئەمین پێنجوێنیەکی کە لەو کەسایەتیانەیە توانم بڵم ئەزانم کە تابلۆکەم هەم پارێزراوە لە لای و خوێندنەوەیەک و دنیابینینێکی تری هەیە بۆ هوەر و زۆر پشتیوانی هوەری شێوە کاریشە زۆر باشە ئەم زیادکردنی ئاشکرا بۆ تابلۆکان تا چەند پێویستە بکرێت بە کارێکی کللتوری کە ئێستا لە هەرێمی کوردستان و تامڵێن لە عێراقیشا ئەو کارە زۆر کەمە بۆ تابلۆکان خۆی کارێکی کللتوری جیهانیە بەڵامی تر لای ئێمە ئەنجام نادرێت دڵخۆشم کە من ئەو ڕێچکەیەم شکاندووە هەتا من پێش ئیڤێنتەکەش وتم ئەگەر تەنانەت $1 کردبێ منەم ئیڤێنتە ئەنجامێم و ئەگەر تەنانەت خۆم کڕی بێتمەوە ئەنجامی ئێم لەبەر ئەوەی ڕێچکەیەک بشکێنین هەنگاوێکی گرنگ بنین زیادکردنی ئاشکرا بە تابلۆی هوەرمەندانی کوردیشەوە دروست ببێت بە هیوای ئەوەی کە تۆ بتوانی بەردەوام بی لەم کارەی خۆت ئەمە بۆ خاتونێک زۆر جێکی شانازیە مەجاری تر دەستخۆشی لێکەین زۆر سپاس بۆمەگەبوونێ هەمیشە ئەوە بەردەوام بیت و بتوانی کاری باشتر و کاری جوان سەرکەوتنە بۆ خوازی دەستەکانەکەم زۆر